بەخێربێنەوە بۆ کەیڤیۆ ڕێکاپس. ڤیدیۆی ئەم جارەمان تایبەت دەبێت بەو زانیارانەی کە لە زنجیرەی هاوس ئۆف دە دراگۆن پێویستە بیزانیت پێشبینینی زنجیرەکە. هاوکات لە داهاتوێکی نزیکدا پوختەی زنجیرەکە و زنجیرەی گەیم ئۆف ترۆنزتان پێشکەش دەکەین. با دەست پێ بکەین. زنجیرەیەکی نوێی جیهانی گەیم ئۆف ترۆنز باز لە 200 ساڵ پێش ڕووداوەکانی زنجیرەی گەیم ئۆف ترۆنز دەکات لەبارەی خانەوادەی تارگەریانەکانە کە کاتی خۆی فەرمانڕەوای وێسترۆسیان دەکرد و لە لووتکەی دەسەڵاتیاندا بوون. چیرۆکی تەماحکاری، سیاسەت، ناپاکی و تۆڵەسەندنەوەیە. چیرۆکەکە لە پەرتووکی فایر ئەم بڵەدی جۆرج ئار مارتن وەرگیراوە. هەروەها جۆرج و ڕایان کۆنداڵ بە هاوبەشی زنجیرەکەیان بەرهەم هێناوە بە وتەی خۆیان لە بەرگیراوەیەکی زۆر باشی پەرتووکەکەیە. لەم ڤیدیۆدا بە شێوەیەکی گشتی باسی ڕووداوەکانی پێش زنجیرەکەتان بۆ دەکەین لەگەڵ ناساندنی جیهانەکە و کەسایەتیەکان بەبێ هیچ سپۆیلێک. لە سەرەتادا تارگریانەکان خانەوادەی دەسەڵاتداری وێسترۆسن، بەڵام لە بنەڕەتدا تارگریانەکان لە ڤالێریاوە هاتوون کە ئیمپراتۆریەتی کۆنی ئەژدیهاکان بوو لە ڕۆژهەڵات. ڤالێریا بە شێوەیەکی نهێنی ئامێز لە ناوچوو. تارگریانەکانیش تاکە خانەوادەی خاوەن ئەژدیها بوون کە ڕزگاریان بوو. لەبەر ئەوەی تارگریانەکان ئەو کاتە ڤالێریایان جێهێشت بوو لە دراگنستۆنیش دەجێ بوون. ئەیگۆن تارگریان لەگەڵ خوشکەکانی و ئەژدیهاکانیان حەوت شانشینەکەیان داگیر کرد و دەستیان بەسەر تەختی یاسنیندا گرت. هەروەها بووە یەکەم پادشای وێسترۆس. لە دوای ئەویش پادشا ئەینیس، پادشا مەیگۆر و ئینجا پادشا جێهارێس فەرمانڕەواییان دەکرد. لە زنجیرەی هاوس ئۆف دە دراگۆنیش ڤیسێریەس تارگریان پادشایە. بنەڕەتی چیرۆکی زنجیرەکە ئەوەیە کەوا پادشا ڤیسێریەس دەیەوێت شازادە ڕێنێرای کچی لە دوای خۆی بچێتە سەر تەخت و فەرمانڕەوایی بکات، بەڵام کەسانێکی ترمان هەیە کەوا ئەوەیان ناوێت و هەر یەکەیان پلانێکی جیاوازی هەیە. لەوانە دەیمن تارگریانی برای پادشا، ئۆتۆ هایتاوەری یاریدەدەری، هەروەها ئالیسن هایتاوەری کچی ئۆتۆ. بەڵام ئەم ناکۆکیانە لەسەرخۆ و وردە بە درێژایی چەندین ساڵ ڕوو دەدەن. هەروەها لە زنجیرەکەدا چەند ساڵێک تێپەڕ دەبێت وەک لە ترەیلەرەکاندا بینیمان کە هەریەکە لە ڕێنێرە و ئالیسن تو ئەکتەری جیاواز ڕۆڵیان دەگێڕن لە دووتەمەنی جیاوازدا. بینە سەر کەسایەتیەکان ڤیسێریەس تارگریان پادشایە و تەختی یاسنینی لە پادشا جەهارێسی باپیریەوە بۆ ماوەتەوە. هەروەها سەردەمی فەرمانڕەوای ڤیسێریەس لووتکەی دەسەڵات و سەروەتی تارگریانەکانە. لە گەیم ئۆف ترۆنزدا ئەژدیهاکان بە نزیکەی لەناو چوون، بەڵام لەم زنجیرەیەدا تارگریانەکان خاوەنی ژمارێکی زۆر ئەژدیهان و بەو شێوەیەش فەرمانڕەوای وێسترۆس دەکەن. لە سەردەمی لاوی ڤیسێریەس سواری سەرپشتی بالریۆن بووە کە گەورەترین و دڕندەترین ئەژدیهای تارگریانەکان بووە، بەڵام بالیریۆن بەهۆی زۆری تەمەنیەوە مرد. هەر بۆیەش ڤیسێریەس لەو کاتەوە نەچۆتە سەرپشتی ئەژدیهاکان. پادشا ڤیسێریەس کەسێکی ئاشتی خوازە و دەیەوێت هەمووان بێکێشە بن، هەر بۆیە ئاهەنگ و مەراسیم و پێشبڕکەی زۆر ساز دەکات و لەناو لۆردەکان و خەڵکی گشتیشدا زۆر ناسراوە. یەکێک لە گەورەترین کێشەکان بۆ ڤیسێریەس براکەیەتی شازادە دەیمن تارگریان. دەیمن بە پێچەوانی ڤیسێریەسە، کەسێکی زۆر توند و تیژ و سەرڕۆیە، هەروەها خاوەنی ئەژدیهایەکە بە ناوی کاراکسیس کە ڕەنگدانەوەی کەسایەتی دەیمونی تێدا دیارە. لە چیرۆکەکەدا نزیکەی 17 ئەژدیها بوونیان هەیە. بەرهەمهێنەرانی زنجیرەکەش دەڵێن کەوا لە وەرزی یەکەمدا 9 دانیان دەردەکەون. هەر ئەژدیهایەکیان کەسایەتی و ڕەنگ و شێوەیەکی دیاریکراوی هەیە. کاراکسیس خاوەنی ملێکی درێژ و باڵی زیادێ لە بەشی دواوەی. شازادە دەیمن جەنگاوەرێکی مەزنە و شمشێرێکی ئەفسانەیی هەڵدەگرێت کە لە پۆڵای ڤالێریان دروست کراوە بە ناوی دارک سیستەر کە پێشتر لەلایەن شاژن ڤیسێنیا و پادشا مەیگۆرەوە بەکارهاتووە. لە زنجیرەکەدا دەیمن فەرمانڕەوای پاسەوانانی شارە کە پێیان دەگوترێت سەربازە چارشێو زێڕینەکان کە پێشتر لە گۆتیشدا بینیومانن. دەیمن یەکەم کەس بوو کە چارشێوی زێڕین و چەکی باشتری داوەتە پاسەوانانی شار، هەر بۆیە ناوەکەیان بۆتە چارشێو زێڕینەکان. هەروەها دەیمن هاوسەرێکی هەیە بە ناوی ڕیا ڕۆیس کە ڕقی لێیەتی و خۆشی ناوێت و خۆشی بە میراثگری تەختی پادشایەتی دەزانێت لە دوای ڤیسێریەس. شازادە ڕێنێرە تارگریان کچی پادشا ڤیسێریەسە و پادشا لە لای خۆی دەهێڵێتەوە تاکو فێری سیاسەت بێت و ببێتە شوێنگرەوەی. ڕێنێرە هەر لە تەمەنی 7 ساڵیەوە ئەژدیهای لێخوڕیوە و ئەژدیهاکەی ناوی سایراکسە. لە وێسترۆس زۆر کەس نایانەوێت ئافرەتێک لەسەر تەختی شاهانە دابنیشێت چونکە پێشتر هەرگیز ئافرەتێک فەرمانڕەوایی نەکردووە. هەر بۆی ڕێنێرە تێدەگات لەوەی کارەکە چەند سەختە بۆی وەک ئافرەتێک. نزیکترین هاوڕێی ڕێنێرە ئالیسن هایتاوەرە کچی ئۆتۆ هایتاوەری یاریدەدەری پادشا. لەگەڵ ئەوەی ڕێنێرە کچێکی سەرکێشە، بەڵام ئالیسن بەردەوام گوێڕاڵی یاساکان دەکات و ئەو کارە نەدەکات کە لە ئافرەتێکی خانەدان چاوەڕوان دەکرێت بە جۆرێک وەک سانسا ستارک. لە زنجیرەکەدا ئالیسن و ڕێنێرە پێکەوە لە کۆشکدا گەورە دەبن و لێک نزیکن وەک خوشکوان، بەڵام لە پەرتووکەکەدا بۆ جۆرە نییە و ئالیسن گەورەتر لە ڕێنێرە و زانیاری زۆریش لەبارەی منداڵیەوە نییە. ئالیسن لەگەڵ ئۆتۆ هایتاوەری باوکی هاتوونەتە کۆشک و ئۆتۆ وەک یاریدەدەری پادشا دووەم دەسەڵاتدارترین کەسی وێسترۆسە. خانەوادەکەیان کە هایتاوەرەکانە یەکێکە لە کۆنترین و دەوڵەمەندترین خانەوادەکانی وێسترۆس. فەرمانڕەوای شاری ئۆڵتاون دەکەن کە نیشتیمانی بیرمەندەکانی قەڵاکەیە. هایتاوەرەکان دەیانەوێت خۆیان لە جەنگلا بدەن و دەسەڵاتیان لە ڕێگەی بازرگانی و سیاسەتەوە دەست بکەوێت. لە زنجیرەکەدا فەرمانڕەوای ئۆڵتاون ناوی هۆبەرت هایتاوەر و برای ئۆتۆیە. ئۆتۆ ڕقی لە شازادە دەیمنە و دەیەوێت ڕێگری بکات لەوەی دەسەڵاتی بکەوێتە دەست. بۆی ئۆتۆ دەیمن بەردەوام ڕکابەریانە لەسەر ئەوەی کامیان زیاتر کاریگەریان لەسەر پادشا ڤیسێریەس دەبێت.
هاوشێوەی هایتاوەر خانەوادەیەکی دیکەمان هەیە کە بریتە لە خانەوادەی ڤیلاریۆن لۆرد کۆرلیس سەرۆکیانە کە بە ماری دەریان ئاسراوە. هەروەها هاوشێوەی تارگەریانەکان ڤیلاریۆنەکانیش لە ڤالێریاوە هاتوون، بەڵام پێچاوانەی ئەوان خاوەنی ئەژدیهانین، بەڵکو حەزیان لە کەشتیوانیە و خاوەنی کەشتی گەلەکانن. لە دریفت مارک دەژین کە دوورگەیەکی نزیک دراگنستۆن و مەڵبەندی پادشایە و هەر لە کۆنەوە هاوشانی تارگەریانەکان کە لە ئاسمانەوە فەرمانڕەوایان دەکرد ئەوانیش فەرمانڕەوای دەریاکانیان کردووە. بەهۆی گەشتە زۆرەکانیشیانەوە کۆرلیس توانیوێتی خانەوادەکەی بکاتە دەوڵەمەندترین خانەوادەی وێسترۆس، تەنانەت لە لانستەر و هایتاوەرەکانیش دەوڵەمەندتر. لە زنجیرەکەدا خانەوادەی ڤیلاریۆنەکان ڕەشپێستن، بەڵام لە پەرتووکەکەدا شێوەیان زۆر لە تارگەریانەکان دەچێت، چونکە بە درێژایی چەندینەوە هاوسەرگیریان لەگەڵ یەکتر کردووە. لۆرد کۆرلیسیش دوای تەواوکردنی گەشتەکانی هاوسەرگیری لەگەڵ شازادە ڕێینس تارگەریان کرد. ڕێینس ئامۆزای ڤیسیریەس و دەیمنە، یەکەمنەوەی پادشا جەهارێس بوو. کاتی خۆی زۆرێک پیان وابوو شایستەی ئەوەیە ببێتە میراتگیری تەختی شاهانە، بەڵام پادشا جەهارێس بەوە ڕازی نەبوو. ڤیسیریەسی کوڕی منداڵی دووەمی کردە میراتگر، هەر بۆیە ڕێینس پێی دەگوترێت ئەو شاژنەی هەرگیز فەرمانڕەوایی نەکرد. میزاریا ئافرەتێکە لە خانەی لەشفرۆشی لیس، خۆشەویست و کەسی جیمتمانی شازادە دەیمنە. لاینۆل سترۆنگ فەرمانڕەوای هارن هۆڵ و ئەندامی ئەنجومەنەکەی پادشا ڤیسیریەسە وەک وەزیری یاسادانان. لە کۆتاییدا کەسایەتیەکان لەم زنجیرەیەدا کەسایەتی خۆڵەمێشین، بەواتایەکی تر دەکەوێتەوە سەربینەر بڕیار بدات ئاخۆ کەسی باشن یاخود خراپ.